سلااوتان لەبێ بەڕێزان بانیتان باش دکتۆرە بەهرە قادرم لەگەڵا پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە ئەمڕۆ باسی هۆکارەکانی قژوەرینەکەین لەگەڵمان بن دکتۆرە بە خێراتی بانیت باش سپاس بۆ بەڕێزت پێمان بڵێ قژوەرین سەرەتا لە پیاوە زیاترە یاخود لە ئافرەتانە لە هەردوو ڕەگەزەکە زیاترێکە بەس ئافرەتان زیاتر پێیز ئاجەبن و زۆرتر هەستی پێەکەن تیا پیاوان ئەگەر قژوەرینە گشتێکی وەکوی کاڵین کەچەڵیەوە زیاتر لە پیاوانە هەیە باش کەواتە بابەتجیا دەست پێ بکەین لە پیاوانە گرنگترین ئەوە کارانە چین کە بنەوەی قژوەرین و تەواو تەنکبوونی قژەکە قژوەرین دوو شێوازی هەیە ئەوەی کە لە پڕ دەست پێەکە یا ئەوەی کە بەردەوامە و بە شێوەیەکی ڕۆژانە قژەکە ئەوەرێ بەڵام کەمە بڕەکەی ئەوەی کە لە پڕ دەست پێەکە زیاترە گەڕێتەوە بۆ هەردوو ڕەگەزەکە وایە چ پیاوان بێت چ ئافرەتان بێ گەڕێتەوە بۆەوەی کە فترێک قەلەقی هەیە نەخۆشیە سترێسێکی ڕۆژانەی هەیە تەسیرە کاتە سەر قژوەرینەکەی ئەو لەو فترەی زەمەنیا قژیەوەرێت یان ئەن نەخۆشیە مزمینەکانی هەیە بۆ منە لەوانەیە ڕوودەی هەبێ بە هەردوو شێوازەکە یان بەکارهێنانی دەرمان و چارەسەری کیمیایی کە بۆ نەخۆشیەکان بەکارهێنە یان لەسەر عیلاجە ئەوەش دەوری هەیە لەسەر شێوازی قژوەرینەکەی بەس لە پیاوانە زیاتر ئەو شێوازە زۆرەی و کە قژەکە زۆرەوەرێ هۆکاری بۆ ماوەی دەوری هەیە تیانە بەڵێ ئایلەکانە هەیەە ئەمانیش قژیانەوەێ بۆ نەخاڵی مامی دەوری سەرەکیان هەیە لەوەی کە ئەمیش لەوانەیە لە داهاتوە قژی بوارێ زۆر باشە بینەرانی خۆشەویست ئەوانەی کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بینەرمان لە پێیجی فێرمی کورسات توان پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن وەڵامی دروستان بە وەرەگرم دکتۆرە پێمان بڵێ ئەوانەی کە وەکو بەڕێزت باست کرد بڵێن جیناتە یاخود لە باو باپیرانیەوە وەرەگرێ هیچ ڕێگریەک هەیە یاخود کەمکردنەوەی حاڵەتەکە یاخود خاوکردنەوەی حاڵەتەکە هیچمان پێکرێنی ئێستا گۆڕاوە شتەکان وەکو چارەسەر زیاتر بۆ لە جاران ناتوانین زۆر ڕێگری لێ بکەین لەونەوە ئایانە ئەتوانین تۆزێ دوای بخەین بە بەکارهێنانی دەرمان و وەکو چارەسەر ئەگەر سەبەبەکەی نەخۆشی بێ ئەوە جیا بەزەگەن ئەو نوعی کە باوانە بەکارهێنانی هەندێک شامپۆ و سپرای ئەوانە کە پێکاتی مینۆکسیدیلی تایە ئەوتوانێت تا حەدێکی کەم قژەکە لە وەرین ڕزگار بکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ویراسەیەکی بە قوتی بۆ هاتبێ لە باوانەوە خۆشی لە دەوروبەری 20 بۆ 30 ساڵی قژوەرینەکەی بە ڕێژەیەکی زۆر دەستی پێکرد بێت دوجارە لەبێ ئەوە چاندنەوەی مووی بۆ کرێ باشترە لە ڕێگاکان زۆر باشە لە خانمانە خراپترین کات بۆ قژوەرین کەیە خانمان بە شێوەیەکی گشتی لە دوای مناڵبوونەوە قژیان بە شێوەیەکی بەرچاو ئەوەرێت قژوەرینەکان لەو کاتا زیاتر دەست پێەکات یانەوانەی کە زۆرتر ڕێجیمەکەن هەوڵی خۆزەعیفکردنێن لە فترەیەکی زەمەنی کەمە ڕێژەیەکی زۆر لە وەزنیاندا ئەبەزێنن بەشێکی زۆر لە پێکاتە خواردنەکان ناخۆن لە ماوەی 4 بۆ 6 مانگی ئەو فترەی دوای دەستپێکردنی ڕێجیمەکە قژوەرین دەست پێکاتەوە باشە ئەی لە دوای مناڵبوون چەند مانگ ئاساییە ئەم شێوازەی کە قژوەرینە و لە دوای مناڵبوونەوەیە ئێمە حسێبیەوەی بۆ کەین سترێسێکە ئەنی لەسەر دایکەکەی قەلەقی زیاکە خەوی باش نابێت ژیانی ڕۆژانەی فەرقی هەیە لەگەڵ جارانە تقریبان لە کاتی مناڵبوونەکەەوە تاوەکو 6 مانگ بەردەوام قژوەرینەکە دەست پێ ئەکات بەڵام بەشێکی هەرە زۆریان لە دوای ئەو فترە زەمەنی و قژوەرینەکەیان باشترە بێت باشە بابینە سەر مناڵ قشتەن چی مناڵ یاخود لە ساڵی یەکەمی تەمەنا قش بابەتێکی گرنگە بۆ مناڵ یاخود لە دوای ئەو تەمەنەوە گرنگی پێیرێ مناڵ لە لەدایکبوونیەوە ئەو مۆتەنکەی کە لە لەشێتی و قژی و بەشێکی جستەشی پێداپۆشیەوە ئەوانەی جستی زۆربیان هەڵەوەرن چکە موویەکی نەرمە بێڕەنگە ئەویان ئەوەرێت و لە تەمەنێکی گەورەترە ئەگۆڕێ بە و نوعی کە ئەستورە بێت و ڕەنگی هەیە بەڵام ئەوەی کە قژی بڵێن لە تەمەنێکی دیاری کراوە بە تایبەتی لە مناڵە ئەگە قژەکە تەنک بێت ئەگە هەر خۆی وابێت چاوەڕێەکەین چکە بەشێکی زۆریان باشە بێت بەڵام ئەگە قژوەرینەکە زۆر بێت و لە فترەیەکە دەست پێ بکات پێویستەکە پزیشکی مناڵان بیبینێ ڕەنگە خواردنەکەی باش نەبێت سەرچاوی پرۆتین و ڤیتامینەکان باش بە لەشی نەگات یا کەم خوێنی هەبێت بۆیە ناتوانێت خواردن وەرگێت یان زیاتر پەنا بە خواردنەکانی دەرەوە ئەبات ئەوەش دەوری هەیە لەسەر قژوەرینەکە پرسیارەکەم ورترکەمەوە لە ساڵی یەکەمی تەمەنە ئەتوانین بڕیار بین لەسەر ئەو مناڵە کە قژی چۆنە بێت یاخود ساڵی یەکەم ناتوانانی بڕیار بین چکە مناڵ زۆر ئەگۆڕێ لەو فترەیە هەم ڕەنگی مۆکەی ئەگۆڕێ هەم پێکاتی قژەکەشیە گەری گۆڕانی زۆرە زۆر باشە دکتۆرە بێگومان پرسیارێکی زۆر لەگەڵ بینەرانین پرسیارێکی زۆریان نووسیوە
کوڕێک تەمەنی 19 ساڵە ئەڵە قژم زۆرەوەرێت لەو تەمەنە لە هەڕەتی لاویایە ڕاستەکەی لەو کاتەیە زۆرترین ڕێژەی قژوەرینەکە گەر ئەوانەی لە جۆری بۆ ماوەی بێت بە تایبەتی ئەوانەی کە لە باوانەوە باوکیانیان مام و خاڵ ئەوانە قژوەرینەکەی هەبێ ڕێژەیەکی بەرچاو لەو تەمەنا ئەوەرێ ئەگەر پەیوەندی نەبێ بەوەی کە بۆ نمونە زۆربیان قۆناغی بڵێ 12 عادادیان تەواو کردوە سترێسێکیان هەبوو لەو کاتەیە یان قەلەقەیەکیان هەبوو بێت تەسەوڕەکەی نوعی بۆ ماوەیەکەی دەوری هەبوو بێ ئەوەش ئەتوانێت پشکنین بکە ئەو پشکنینانی کە تەسیریان هەیە بۆ نەوەکو نەخۆشیەکان و ڕوودا ئایا دەرمان بەکارهێنێ ئەم فترەیە لەسەر ئیلاج بووە یا هەوڵی یا وەزنی خۆی کەم بکاتەوە باشتر وایە ببین لێ پشکنینەکانی ئەگەر باش بوو کێشەی بڵێ نەخۆشی نەبوو ئەو کاتە چارەسەری بۆ دانێن وەکو حەبەکان کە سەرچاوی ڤیتامینەکانی تایە وەکو سپڕاش کە مینۆکسیدیڵی تایە بەکارهێنین وە چاوەڕێیەکەین جارە زوو بۆی قەرار بن کە ئایا قژی زۆر ئەوەرەیان باش پەیوەندی هەیە لە نێوان دروستبوونی زیبکە و قژوەرین زیاتر لە خانمانە دەوری هەیە بە تایبەتی لە خانمانە ئەوانەی کە کێشەی هۆرمۆناتیان هەیە کیسی هێلکەدانیان هەیە ئادەکانیان ناڕێکە بە تایبەتیەوەی کە پێڵین پۆلیسیستیگیانی چەند کیسێ لە هێلکەدانیانە هەیە و لە مانگێکە کەمتر لە 9 جار یا 9 بۆ 10 جار عادە ئەبن مانگانە عادە نابن لە کاتی خۆیانە ئەوانە هەم زیبکەیانە بێ بە تایبەتی لە بەشی چەناکەیانە قژیشیان بە ڕێژەیەکی بەرچاو ئەوەرێت و قەڵەوبوونیشیان لەگەڵایە لە خانمانە پەیوەندی هەیە بەڵێ باش دکتۆرە پرسیارەگاتووە ئەڵێ کەسێکە قژی چاندۆتەوە وای نووسیوە وەڵێ لە شوێنی چاندنەوەکە زیبکە زۆر دەرەکات زیبکە لە دوای چاندنەوە تا ڕادەیەکی کەم بێت ئاساییە چکە ماڵی ئیلتیهابی بنکی مۆکێ مویەکە لە بەشێکی ترەوە براوەتە بەشێکی تری لە شێوە لەبەرەوە ئاسایی ئەو زیبکەیە زۆر جاریش ئەو سپڕایە کە بەکاری هێنێ بۆ پاراستنی مۆکە لە وەرین ئەوش هەرە زیبکە دروستەکە لەو منتیقەیە بەڵام ئەگەر زۆر بێت کەسەکە تای هەبێ لەگەڵی بێتاقەت بتوانێت چارەسەر وەرگێ بەڵام ئەگەر کەم بێت و تەنها چەند ڕێژەیەک بێ بەشی پێشەوەی مۆکە بێ ئاساییە دروستە بێەوە باشە بینەرێکی ترمان چارەسەری کیمیایی تەواو کردووە بەڵام ئەڵێ هێشتا قژم هەرەوەرێت دوای چەندێک لە تەوابوونی چارەسەری کیمیایی قژوەرینش کۆتاییەت ئەوانەی کە ئەو قژەی کە بەهۆی چارەسەری کیمیاییەوە لەگە فترەی زەمانیەکەی زیاترێکە لە کەسانی ئاسایی چکە دەرمانەکە لە لەشیانە ئەمێنێتەوە ئەوەی کە بەکاری هێناوە ئیلاجەکان تقریبان لە دوای ساڵ و ئەوانە وردە ئەگەری هەیە دەست پێ بکاتەوە بەڵام زۆربەی کە 2 ساڵ بۆ 3 ساڵیشە خایەنێت شەرتیش نییە بە تەواوەتی بگەڕێتەوە سەرەوەی پێشوو باش ئەبێت بەڵام لەوانەیە لە یەکەم جاری کەم تەنکتر بێمەوەک باش قژوەرین بەر لە تەمەنی پێگەیشتن بەر لە لە خوار 15 ساڵەوە با بڵێن خۆکاری چییە؟ لە خوار 15 ساڵەوە بە شێوەی گشتی سەرەکیە شێوازی ژیان ئێستا گۆڕا ینی سترێسە بڵێن ئەساسی شێوازی ژیانەکەی گۆڕاوە ئێستا خەویان باش نییە خواردنیان باش نییە زۆربەی کات لە گەنجانە بە تایبەتی بڕیارەیە لە ماوەیەکی کە ماوەزنی خۆی دابەزێنێ بێبێ ئەوەی پرس بە دکتۆری پسپۆری ئەو بوارەی خۆی بکات و خواردنەکانیشیان باش نییە ئەوەش دەوری هەیە لەسەر قژوەری کەواتە لەو تەمەنە سترێس و خواردن زۆر کاریگەری زۆر دەوری هەیە بەڵێ زۆر باشە دکتۆرە باسی پلازما کراوە وەکو چارەسەر بۆ قژوەرین پلازما زیاتر بۆ کەسانە سوودی هەیە کە چاندنەوە ئەکەن دوای چاندنەوەکە ڕێگەگرێ لەوەی کە قژەکە نەوەرێ و بەباشی بمێنێتەوە بەڵام ئەگە سەبەبی وراثە نەبێت قژوەرینەکەیان سەبەبی نەخۆشی بێت دوای چارەسەرکردنی هۆکارەکانی پلازما دەوری هەیە لە سەرکەمکردنەوەی ڕێژەی هەڵوەرینی قژ و یارمەتی ئەیا قژەکە بێتەوە ئەگەرێکی قژی بۆرێ پێشنیارەکەی خۆی پشە پشکنین کە یاخود سەردانی پزیشکە ئەبێ دکتۆری پسپۆری خۆی بیبینێت کە لەو پرسیارانەی لە هەموو پسپۆریەکان و لە هەموو بوارەکان ڕوبەڕوومانە بێتەوە ئەڵە چ پشکنینێ بکەم نەزانم خۆی باشتر وایە پزیشکی پێست بیبینێت چکە ئەو قەرارەیە زۆر جار نەخۆش پشکنی نەکات زۆربەی هە زەڕور نییە یانە چه پشکنینێکی چوری ڕێژەی چوری خوێنەکە کەمە لە کاتێکا پەیوەندی نییە ڕاستەوە خۆ بڵێ بە قژوەرینەوە باشتر وایە دکتۆری پێست قەراری با لەسەری پرسیارێک بەراوردی ئێستا و ئەو ساعەکە ئەڵێ لە 1970کانە پیاوان قژ خواردبوونی ئەوانە قژیانە بوو ئێستا بەعکسەوە لە سەرەتای تەمەنیانە قژەوەرێ
ئەمە هۆکاری ژینگەیە یاخود ڕەنگە ئەم بەراوردە شتێکی تایبەت بێکە ئەم بەڕێزە هۆکاری ژینگەی دەوری هەیە ینی ناڵم شێوازەکانی ژیانی ئێستا گۆڕاوە جاران خەڵک ئیجتیماعیتر بوو ئەو نەپەنای نەئەبێت بە بەکارهێنانی مۆبایل و مانەوە و هەواڵی ناخۆش و قەلەقی ڕۆژانە سترێسی ژیانی ئێستا زیاترە بە بەراورد بە ژیانی پێشووتر و شێوازەکانی قشچاکردنیش دەوری هەبووە جاران قژیان زۆرە هێشتەوە ئێستا نەوەیەکی ترە هێڵنەوە ستایڵەکانەوەش دووری هەیە لەسەر دەرکەوتنی ئایا وابزانێ ئێستا زیاترێکە لە جاران بەڵام ئێستا بە تەسەوری من باشترێکە چکە ڕێگای پاراستن باشتر بووە چاندنەوەی مودانراوە شێوازی تر هەیە لە جاران باشترە باش دکتۆرە باباسیەوە بکەین ئەو خوانە چین کە ئەبنە هۆکاری زیاتری قژۆرین بنمونە بەکارهێنانی وشکەرەوەی قش بەکارهێنان ئوت و نازانم بۆیە ئەمانە چیان لەسەرەڵیت بەکارهێنانی ئەم پێکاتانی کە قژی پێخاوەکەنەوە وەکو کیراتین و پڕۆتین و ئەمانە دەوری هەیە لەسەر هەڵوەرینی قژەکە وتوکردنی بەڵێ زیایەکە وتوکردنی ڕۆژانە مجەفیفە زیاتر لەوانەیە کە قژیان وشکا بێتە هۆی قژ هەڵوەرین وەیکێ لە خۆ خراپەکانیش کە هەیە لە ناو گەنجانە ڕاکێشانی مووەکەیە بە تایبەتی ئەوانەی کە قەلەقن سترێسیان هەیە باری دەرونیان لە فترێکی زەمەنیا باش نییە خۆیان بەردەوام هەوڵێن قژەکان هەڵەکەنن کە ئەمەش بێت هۆی وەرینی پارچەیە بەشێک لە قژەکە کە مووی لێ نایەتەوە هەتاوەکو عادەتە ئەو خۆی کە فێری بۆ تەرکینەیە شێوازی قژدایەنان شێوازی قژدایەنان دەورێکی وای نییە تۆ قژ ئەگەر بە شێوەیەکی ئاسایی لە دوای لە حەمامە باشتر وایە دانەهێنرێت کاتێک کە وشکە دوای حەمامدا بهێنرێت وە زەختیشی لێ نەکرێ بە شێوازێکی نەرم بێت کێشەی نابێ بە کڕێش کاریگەری هەیە لەسەر قژوەرین کڕێش ئەگەر بەشێک بێ لە نەخۆشی بۆ نمونەگەر بەشێ بێ لە نەخۆشی سەدەف یان نەخۆشیەکانی ترەوانی کە لە پستی سەرا دروستە بێت ئەبێتە هۆی قژوەرین بەس نەک بە ڕێژێکی بەرچاوکە قژی هەر پێوە نەمێنێت باسی کەم خوێنی و کەمی ئاسن کراوە پرسیاری ئەوە کراوە پەیوەندی هەیە بە قژوەرینەوە پەیوەندی هەیە ئەوانەی کە کەم خوێنن نیشتیای خواردنیان کەمە بێتەوە زۆر خواردنەکان ناخۆن ناتوانێت سەرچاوەیەکی باشی لە پڕۆتین و کاربۆهایدراتەوانە بۆ لەشی دابینکە قژی ئەوەرێت فترێ باش بەدەر لە قژوەرین هۆکاری سپیبوونی قش لە تەمەنێکی گەنجیاتی لە گەنجانە یان بە شێوەیەکی گشتی لە گەنجانە جگەرە خواردن دەوری هەیە لەسەر قژوەرینەکە هۆکاری بۆ ماوەی دەوری هەیە ئەوانەی کە ئایلەیەن قژیان زوو سپیە بێت لە فترێکی زەمەنی کەمە و خواردنەکانیش دەوری هەیە ئەوانی کە خواردنی وشکا خۆن خواردنی دوکان و دەرەوە خۆن دەوری هەیە لە قژ سپیبوونیان باشە ڕودەش دەوری هەیە بەڵێ هەردوو شێوازەکەی ئەوەی کە زۆر ڕودەکەی ئیش بکات لەگەڵ ڕودەی تەماڵا دەوری هەیە لە سپیبوونی قژەکە بەکارهێنانی بۆیە لە پیاوانە ئەبێتەوەی قژوەرین لە هەموویانە لە هەندێکیانە ئەوانەی کە حساسیەتیان پێ هەیە ئێکزیما ینی حساسیت دروستەکە سووربوون دروستەکە لە پێستی سەرەکە ئاوسانی دەموچاوەکە دروستەکە ئەو شێوازە ئەگەر بەردەوام بێت و لەگەڵ حساسیەتەکە بەردەوام بە یاخەکە بەکاربێنێ قژی ئەوەرێ بەس بە شێوەیەکی گشتی نایکە لە هەمویانە باش خەو تا چەند کاریگەری هەیە لەسەر قش خەو لەسەر ئەوەی کەوکو پێست بێ لەسەر هەموو شتێکی پێست کاریگەری هەیە لەبەرەوە لە ڕەشی ژێرچاوەکە ئێمە کەسێک گێ بۆ لامان ئەڵێ خەوت باشە زۆر شاشە بەکارێنی ئەوان هەمووی تەسیری هەیە بە تایبەتی ڕێکی خەوەکە بەداخەوە خەڵک فێر بوو ئەڵێ من ئەخەوم یعنی بۆ منە لە دووە ئەخەوەم تاوەکو دوانزەی نیوەڕۆ خەوی ڕۆژ بە دیلی خەوی شەو نییە خەو ئەبێ ڕێک بێ لە کاتی خۆیان شەو خەوەکە بکەیت و ڕۆژ چالاکی هەبێ باشترێک ئەگینا تۆ بە شەوا خەبەربی بە ڕۆژا بخەوی ئەمە پێی ناوتێ خەوێکی ئاسایی دەوری هەیە لەسەر قژوەری زۆر باشە دکتۆرە ڕۆژانە بەڕێزت چارەخوازێکی زۆرە بینی گرفتێک لێک تێنەگەیشتنێک ئەگەر هەبێ بۆمان باس بکەی لە بابەتی قژوەرینە خەڵک گرفتی لە چیە هەیە چی زۆر ڕوون نییە لەلایەن لە ڕووی بەکارهێنانی دەرمان لە ڕووی چارەسەری قژوەرین ئەوەی کە زۆر ئەیبینین زیاتر لە کەسەکانە بۆ نەوانی کە پێستی سەریان چەورە ئەچەند شامپۆی مناڵ بەکارێنن بۆ سەرشتنیان کە ئەوە باشتر وایوانی کە پێستی سەریان وشکە بەکاری بهێنن چکا پێکاتەکانی زیان بەخش نیە نەرمە ینی ئەمان ئەچن کە پێستی سەریان چەورە و پێویستەکە شامپۆی تایبەت بەکار بهێنن شامپۆی پێستی وشک بەکارێنن
لەبەرەوە کڕێش و خوران و شتیان زیاکات. ئەوەی تری کەی بینین ڕۆژانە قژوەرینە کە ئێستا زۆر زیایی کردوە لە چاوجاران، جاران کەمتر ئەمان بینی بەس ئێستا ڕۆژانە بەردەوامی بینین کە ڕێژەی قژوەرینەکە زیادی کردو. باشە دکتۆرە کە ئێوە چارەسەر نووسن بۆ قژوەرین، دوای چەندێک پێویستە ئەو چارەسەرانە کاری خۆیان بکەن؟ لە فترەی زەمانی کەدایێن 4 بۆ 6 مانگە. 4 بۆ 6 بەڵێ چکا وەکو موو هاتنەوەی خۆی گەشەکردن و وەرینی فترێکی زەمەنی دیاری کراوی هەیە، وەکو حساسێتێکی پێست نییە کرێمێکی بۆ نووسیمە تەسەورەکەین لە هەفتەیە بۆ دەڕۆژە باش فەرقکە، بەڵام و فترەیەکی زەمەنی ئەوێت بۆ ئەوەی پێویستکە بێتەوە حاڵەتی ئاسایی خۆی کێمە کەمترین کا دەڵێن 4 بۆ 6 مانگ. چ ڤیتامینێک بۆ قژ باش؟ ئەگەر نەقسی ڤیتامینەکانی نەبێت ئەتوانێت هەر ژیانی ئاسایی خۆی بەکاری بێنێ، بەس ئەوەی کە نەقسی ڤیتامینەکانی هەیە زینک باشە ئەبێ بیخوات لەگەڵ ڤیتامین دیشا دەوری هەیە لەسەر قژوەری. زۆر باشە. دکتۆرە چ شامپۆیەک بۆ سەرشتن بەکار بێت بۆ کەسێکی ئاسایی؟ شامپۆیەکە نوعیەتەکەی باش بێت لە هەر پێکاتەیەک بێ کێشەمان نییە ئێمە، بەس باوانە بێ بۆنی کەمترتیایە تیژ نەبن. بەڵێ ئەگینا بۆ کەسێکی ئاسایی ئەو شامپۆیانەی کە بەکارێنە کێشەمان نییە لەگەڵی، بەس کەمترین بۆنی تیاابێ فرگرنسی تیانە بێ پێکەمادەی محافظەی کەمتر تیاابێ لە هەمووی باشترێک. بابەتی لابردنی موو چ لە پیاوانەوە کوڕشتاشین چ لە خانمانە هەندێک جار زبریەک یاخود ناڕێکیەک لە پێستا دروستەکە یاخود ئەیکا بە جۆرێک لە برین و لە هەڵاوسان لەسەر پێستەکە کە پێستێکی ناسک و بەڕەونەقت نایەتێ، ئەمە هۆکار چییە؟ ئەمە دوای لابردنی مووەکە کە پێویستەکە مووەکە بێتە دەرەوە نایەتە دەرەوە لەژێر پێستەکە ئەمێنێتەوە ئەکشێت زیبکە دروستەکە حساسێتە دروستەکە ئینجایەتە دەرەوە، ینی مووەکە بەڕێکی نایەتە دەرەوە. هەموو کەسێک وان نییە، هەندێک کەس وایە. ئەمانە پێویستەکە ئەگەر لە پیاوانە بێ ئێمە پیانەڵێن دوای حەمامێکی گەرم هەوڵ بەڕیشە چاپ بکەیت و هەندێک کرێمات هەیە بۆیانە نووسین بۆی ئیلتیهابی بنکی مووەکە کەم بکاتەوە. ئەگەر لە خانمانە بێ ئەڵێن ئەو مووە کێشەی لە دهاتنەوە هەیە، ئەنی تۆ ڕێگایەکی تر بۆ منەجگە لە بەشی لە لایە بێ هەروای لێ بە گوێزان و شت مۆکە لابێ هەروای لێ باشترین چارەسەرەوەی لەیزەر بکا بۆی مۆکە هەر نەمێنێت کە نەما ئەو حساسێتەوە ئەو زیبکەیەکە لە بنکی مۆکا دروستە بێ نامێنێ لەگەڵی کەواتەوە چارەسەری کۆتاییە. باڵ چارەسەر دکتۆرە بەرە سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ زانیاریە وردەکانت. بینەرانی خۆشەویست ومە دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن، قژی کەستان نەوەرێ و تەندروست باش بن تا بەرنامەیشتر خواتانەکەن.